داوا دەکەم کە شێوەی دەرمان وەرگرتن کە هەواڵەتانی کە سەردانی دکتۆر دەکەنەوە وەستی نەخۆشی جا هەر نەخۆشێک بێ ئەو دەرمانانەی کە من لەوانەیە نەخۆش بم ئەو دەرمانەی بەکاردێنم لەوانەیە بۆ چتر ئەو دەرمانە سوودی نەبێت. ji bo derman ez 20 sal me ra nexweşê şêkir hê dibe dermên merî serdestî xwe nexwe hebek meran dikuje hebek meran dêlînê ez darim ecem doktor Fatîne Muşerref ji me re dermanê miyazî dike derzê ensolîn dide min heban dide min ecem xwe de nabe heban bixwim illa bere pizîşkê we hebe doktorê we hebe û her ecem doktor bira ji we re درمانی یازی که اون هر سیدلی و وصفه و صرف بکن و درمانی به دقت بخون. باشێک لە دەرمانخانەکانی ئێمە ئەوەندا عیلاج و دەرمانی جۆرا جۆر هاتووە بۆیە ناتوانانی بە ئاسانی با بڵێین دەرمانی باش بناسیتەوە یان بزانی چه عیلاجێک باشە. لە هەموو گرنگتر ئەوەیە کە کاتێک نەخۆش سەردانی پزیشکێکە کات بە پێی ئەو ڕێنماییە یان با بڵێین ئەوەی کە دکتۆر بووە نووسێت ئەوە بەکاربێنێ باشترە نەک ئەوەی کە خۆی هەستی کرد نەخۆشە بچێت گوێ لە خەڵکی تر بگرێت چ دەرمانێک باشە یان چ عیلاجێک باشە ئەمە زۆر باشترە بۆ ئەوەی کە بە پێی ڕێنمایی دکتۆرەکە عیلاجەکانی خۆی وەرگرێت و ئەو دەرمانەی کە پێویستە و کە باشە ئەوە وەرگرێت.